سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئێرە تونێلەی دەربەندیخانە، ئەو تونێلەی کە ماوەی نزیکەی نیو سەدەیە چاکراوە، بەڵام بەوەی کێشە و گرفتەکانی ئەم تونێلەوە زۆر جار تونێلەکە داخرێت یاخود ئاستەنگ بۆ شۆفێرەکان دروستەکە. تونێلەکە هەریەکە لە پارێزگەکانی سلێمانی بەسەر جەم قەزاونۆحەکانیەوە هەڵەبجەی شەهید و کەلار و ئەو شوێنانەی کە ئەکەونە ئەم سنوورانەوە لە سەرێتی زایدەن مەرزی نێودەوڵەتی پەرۆسخانیش خەڵک بەم تونێلە هاتوشۆکە. ئێمە بەنامەی ئەمڕۆمان تایبەتەکەین باوەی ئایا بۆچی نەتوانراوە سەرڕای ئەو مودە زۆرە ئەم تونێلە وەکو پێویست چاک بکرێت وەکو پێویست نۆژەم بکرێتەوە. ئەمانم چەند پرسیارێکی تر لە هاوڵاتیان و شۆفێرانەکەین لەسەر تونێلی دەربەندیخان ئێوەش لەگەڵمانە بوو. ئەوەی لێرە خەڵکە کوشت و بینارە باڕاکەم لە جەبەکانی داعاشەوەنە خەڵک کوژرا. سەدی دەربەندیخانش لە خوارەوە هەم نۆژەنێکەوە وێنێش بۆی بوو مەلەرزەکەی پارەوە تێکشەوەنە. کاکە وا ناکەم بۆ من ناتوانێت پلان دانیە من سەدی دەربەندیخان کاتێک چاکەم کە تونێلی سەرەوە دانەخەم. من بیرم تێوتنێ دروست کردیاوە تا ئێستا و چیمەتەوە تەکانی نەخواردوو. ئیتی نازم چیمەتۆکە ئەوەن ئاسنە فۆڵایە چییە؟ وڵای تا ئێستا دوو سێجا ئاوا گرتووانە بەس وا چاکی ناکە لە جاحەت بێنی. من خۆم ئەمڕۆ یان بە تونێلەکە دوو کیسە چیمەنتۆ و هەنێ لەمو چیمەتوان هاوتۆزی تازەکان پڕەکەن و ئیتر هەم ئەیکەنەوە بۆ خەڵک هەم پاشماوەکی خراپ بێت. کەشتی هەر شتێ بەسەر شو بەسەرەشیە تەمەنی ئێمە پیر بووینەوە تەواو بۆیش پیر بووە. وڵا بە حەساب پارەکە جژنی قوربان حەوت ڕۆژی ماوە وازیان لێ هاوت ئەمڕۆ یعنی ئەم جژنەم دەسێت پێکرێتەوە لەسەر ئیشی لێکەن. تۆ ساقی گەراجی دەربەندیخان زەڕیانی وایە؟ ئەم ڕێگەی کە بۆیە ڕۆن بۆ دەربەندیخان تا چەند گونجاوە بۆ هاتوچۆکردن؟ هەتا بڵێ ناگونجاوە خراپ. بۆچی خراپە ڕێگەبانەکە چاڵ و چۆڵی تایە و ڕێگەنی و لەسەر شاخۆڕی لۆفەی زۆر و ترێلە و تەنکەر و ئەوە هەمووی ئیزعاجان کردوین و کێشەی تونێلەکە چییە؟ تونێلەکە چاڵی تێکەوتووە و بە مەماگە بۆیان چا ناکرێتەوە دوو ڕۆژ قەت یەکەن سێ ڕۆژ قەت یەکەن و سێرەکەی چی سێرەکەی هەرو خۆی وایە چی لێ نەکراوە. باشە ئەم تونێلە ئەو کۆزانین سلێمانی زەڕایان و هەڵەبجەی تازە کەلار بەڵێ هەڵەبجەی شەید مەرزی پەروێزخان ئەمانەی لەسرە بۆچی خزمەتگوزاریی ئەوەندە باشی نییە کە لایانی کەم شۆفێرەکان لێ ڕازی جەبوو بە منەڵی کاکە منەڵێم بە حکوومەت دەگەوی بخۆی ئەبێ بیکات پارە هەیە و ئەگەر پارە ئەگەر لە قەز نایکەن بەس لە قەز نایکەن. ئەم ڕێگەی دەربەندیخانە دەربەندیخان ئەبووە دیداری دەربەندیخان بیکرد دیداری دەربەندیخان یانی ئەوەنە بودجەی نییە تونێلێک چاکە ڕێگەی چاکات ئەچن قیری ئەو چاڵانە پڕەکەنەوە چاڵێک وا لەم بەرەو چاکیان کردووە ئەوکەی ئەو بەریان چا نەکردووە هەر 2 مەتر بینێتی ئەو چاڵە 2 مەتر بینێتی سیرکە من خۆم سایقم لێ ئەم چاڵە لێرە چاکیان کردووە چاڵەکەی ئەو بەریان چا نەکردووە هەر سایدەکەی زۆرترین ڕووداوی نەخوازراوی لەم ڕێگەیان ڕۆدا بەهۆی ئەوەی کە ڕێگەی گونجاوی ئەوەی لێرە خەڵکە کوشت و بینارە باڕاکەم لە جەبەکانی داعاشەوەنە خەڵک کوژرا ئارە وەڵا بۆی ڕێگە بۆی خراپیەکە ئەی بۆی چی وی بەس مەسافەی ئەم تونێلە خۆوەندە زۆر نییە تونێلانی 750 مەترە پێم وایە 750 مەتر شتێکی وایە شتێ ینی مەسافەکەی زۆر نییە بۆ ناتوانراوە ئەم تونێلەکە ئەو هەموو زەختەی لەسرە بە شێوازێکی گونجاو بۆ خەڵک. وتم من لە ماوەی پێشتر وتم لە ڕای خوایە کەسێک بووە ئەوەنە تۆزە قیری بۆ کردی تۆزە چیمەدە بۆکەن ئەم چاڵە ئاوەرگە چاڵێکی دیا بە یەکەش نەقوڵ بوو سیاری تێکەوە جاریوا بووە دەبڵێشکات جاریوا بووە ڕوتی دەرەچوت کەس چاکی ناکە کەس بە خەم کەسەوە نییە کە ڕۆژانە هاتوشۆی هاوڵاتی پێکەن و خۆتان بۆ دەربەندیخانە چن تا چەند بە گونجاوی ێزانی بۆ هاتوشۆکردن لە ئێستا؟ وەڵا لە ئێستا وەکو گونجایی بڵێ گونجایکی وانە نەوەڵا بەڵام وەکو پینەوەپەڕۆ پینیان کردووە جادەکە لایەنێ شوێن ئەسا بۆن مەلای میرەدیە خەلیجە لەم ناوەیە پینەیان کرد هەمووی بەڵام وەکو تونێلەکە بڵێ تا کێشەیمە تونێلەکەیە کێشەکەمان کاکە تونێلەکە سێ چاڵی تایە لە تونێلەکە سێ چاڵی گەوری تایە ئێستا ئەوەتانە چەند جار ئەمە لە پارەوە ئەمە سێ جار دای تونێلەکە ئەوتا ئەو هەموو خەڵکی ناردووە بەسەر شاخە. باس ئەو چاڵانە بەهۆی چیەوە دروستە؟ وەڵای بەهۆی چیەوە ئاوی تایە تونێلەکە قیرەکەیشی عادیە کابرا چیمەتۆیە قیرەکەیانە بەرگەی ئەو زەختە ناگری هەم زەختی ئاو هەم ترێلە هەم ئەوە سیاری زۆر وترێ ئەو تونێلە جگەلەوەی زەختێکی زۆری لەسرە زۆر جار تەنکەرانەوتەکانی جار بەو شوێنە ئاڕۆن ئەمە کاریگەری خراپی نەکردو سەر ئەوەی تونێلەکە بۆ شوازی تونێل خۆی ساری بچوو خراپی ناکە حتما هەر ترێلەیە خراپێکە تایبەت نەوتەکان
ئەو چاڵە گەورانەشی ئەو ئاوە و ئەو زایدەنە و کێشەی هەمووی سیاری گەورەیە ئەینا 100 ساڵ قەمەرە بەو جادەیە با بەوت نێلێەوە کێشەی پێ دروست ناکە سەرڕای ئەو هەموو زەختە زۆرە بۆ تا ئیسانە ئەنتوانیوە تونێلێکی وەکو دەربەنی خان کە مەسافەیەکی کیلۆمەترێکیش نابێ چای ستا ئێستا چاکی بکەیت هۆکاری چێ هۆکارەکەی بێخاوەنە دەربەنی خان خاوەنی نی شارەسەرەکە چییە سا بۆ نمونە ئیمڕۆ ترێلێک لەسەر شاخ لەسەرەوە چیمەتۆی پێ بووە فلاتێک وەڵگەڕاوە سیارەیەکی زۆر ئیسیحام دروست بووە بە ئێمەیان وتووە بەیانی بڕۆ لە قەراخەوە بڕۆ ئەی باش ئێمە کرێکمان بۆ منە 10,000 شاخی بەرانانیش ئێستا گیراوە ئێستا بەر بوو بەڵام بەیانی بۆ ماوەی نزیکە 40 دقیقە بۆ ساعتی داخرا ئەگەر ئەیان توانی سا بۆ حکومەت بێ پلانە کاکە تۆ دوو تنێل بۆ یەکجار داخی سەدەکەی دەربەنی خان سیر بچووکوا لە خوارەوە بڕێسا ئەڵێ کاکە سەدی دەربەنی خانش لە خوارەوە هەم نۆژەنێکەنەوە ئێوەنێش بۆی بوو مەلەرزەکەی پارەوە تێکشوەوەنە کاکە وا ناکەم بۆ نمونە توانێت پلان دانیە من سەدی دەربەنی خان کاتێک چاکەم کە تونێلی سەرەوە دانەخەم کە تونێلەکەی ئێرای داخستووە با خوارەوە کاتەوە ساری بچوو بۆ ئەو مدە دەکەم 10 ڕۆژە 12 ڕۆژە ئەو تونێلە زەختێکی زۆر زۆری لەسرە سلێمانی هەڵەبجەی شەهید مەرزی پەروێزخان خوڕماڵ قەزا و ناحەکانی چواردە سلێمانی هەمووی لە تونێلەکەەوە ئەڕوە ئەم مەسافە بچووکەی تونێلە بۆچی زوو خراپەیە و خەڵک بەدەستی و ئەناڵێنێ هەتا ئێستا وڵی هۆکارەکەی ئەوە ئەگەڕێتەوە بۆی کە بەڕێک و پێکی چاک ناکرێن یعنی ئەبێ ئەو قیرە هەڵکنێ بخرێتە سەر پلێتێکی تازە و قیرێکی تازە بکرێ ئەم سەبێکی تازە بکرێ بۆ ئەوەی نوێژەن بکرێتەوە بە تەواوەتی وەکو شۆفێر کە بە بەردەوام هاتوچۆکەن تا ئێستا کێشە هەموو دروست بوو لە ناو باڵێ ئەم جادەیە وە تونێلەکە زای زۆریش زۆر وڵی لەوە جاری وا هەیە ئەمە لە زستانانە تۆ ئاوێکی زۆر یەتە خوارەوە جاری وا هەیە لە کتوپڕێکە ئەدا بە ملی جامەکەتە هەر هیچ نابینی ئمجا کێشەی دریشمان هەیە ئینی عەرزی جاری وایە چاڵی وایە تیەکەیە دوو بست قوڵە سیارەکانی ئەوەیش نزمن تاکسیە ئارە وڵا سیارەکانی ئێمە نزمە و ئێمە زەرۆمەندی یەکەمین وەکو سایقی تەکسی ئەمە سایقی تەکسی و پاسی ئەمە زەرۆمەندی یەکەمین ئەڵێن جگە لەمانش هەر ڕێگەکە بە ڕێگەی مەرگ ناسراوە هەتا ئێستا نەتوانێت ئەو بکراوە بکرێت بە دوو سایت وڵی من وەکو خۆم یعنی گلەی ئەەکەم لە حکوومەت بەس من گلەی ئەەکەم لە خەڵکیش یعنی خەڵکیش کەی هاتوتە بانە و جادە داوا بکە بڵێ کاکە خەڵکی سەڕاوێن هەڵەبجە دەربەنی خانم لادیانە بڵێن کاکە داواکەن لە حکوومەت داواکەن لە بەرپرسان کە ئەم جادە بکرێتە دوو سایت هیچ کەسێک نییە قسەیە بکات یعنی لە ناوەڵە هەر هاوڵاتی خۆی هیچ قسەیەک ناکات بەرەکوێشی ئێستا جەناب ئەلا بەرەوە هەڵەبجەی تازە ئەم ڕێگەی کە تونێل دەرمەنی خاین لەسرە و ڕێگەی تاگەی تا هەڵەبجەی تازە ڕێگەیکی چۆنە بەلاتەوە وەڵا بەعمل نایە بۆچی هۆکارەکەی چییە وەڵی بێژمش لەکوێ کێشەی هەیە ینی وەکو ئەمرێ ئێمە خراوەکترە لەوێ چەمەرگە بۆ قەراخ ئارە وەڵا لێرە بۆ چەمەرگە کاو لە وێرانە هەمووی بەسەر خۆڵاڕ ینی قیرنی ڕێگەکە بەسەوە چاکەنەوە خەیریی نەوەڵا هیچی نەماوەی سەریش باشە چووی بەناو تونێلەکە وەڵی کەم من هاتووە لێو ناکەم خەڵکی خراق خەڵکی سێچێنانم ئەڵێن ئەم ڕێگەیەنەی کە دێ بۆ دەربەنی خەمە ڕێگەی مەرگ ناسراوە ڕووداوی هاتوۆی زۆر لێ هەمووی بۆ ناسرا ڕێگەی مەرگ تا کەلاریش لە کەلارە بۆ سلێمانی بەڵە باشە ئەو ڕووداوانە بەهۆی خراپی جادەکەەوە ڕۆدەن یا خۆ هۆکاری تری هەیە بڕای جادەکەی بچووکە و ڕێی باش نییەوتەوە ئەوەی لێرە خەڵکە کوشت و بینارە باڕاکەم لە جەبەکانی داعاشەوە خەڵک کوژدا سەدی دەربەنی خانش لە خوارەوە هەم نۆژەنێکەنەوە ئێوەنێش بۆی بوو مەلەرزەکەی پارەوە تێکشوەوەنە کاکە وا ناکەم بۆ نمونە توانێت پلان دانیە من سەدی دەربەنی خان کاتێک چاکەم کە تونێلی سەرەوە دانەخەم من بیرم تێوتنێ دروستکردیاوە تا ئێستا و چیمەتەوە تەکانی نەخواردوو ئیتی نازم چیمەتۆکە ئەوان ئاسنە فۆڵایە چییە؟ وڵای تا ئێستا دووسێ جا ئاگرتووانە بەس وا چاکی ناکە لە جاحت بێنی من خۆم ئەمڕۆ یان بەتنێلەکە دوو کیسە چیمەنتۆ و هەنێ لەمو چیمەتوان هاوتۆزی تاسەکان پڕەکەن و ئیتر هەم ئەیکەنەوە بۆ خەڵک هەم پاشماوەکی خراپ بێت کەشتی هەر شتێ بەسەر شو بەسەرەشیە تەمەنی ئێمە پیر بینەوە تەواو بۆ ئەوش پیر بووە والله بحسب بارك ججن قربان حول جماعة وازن لي هاول نروح يعني ام ججنام دسان بكرو ولا صار شيء ليك والله يمتني لە وەختی خۆی تەنکەرێکی ئێرانی لە ناویە سووتیا ئەم کۆنکرێتە وەختی خۆی ئەجنبیەکان کردیانە جیاوازە لە
کۆنکرێتی خۆمان جیاوازی چییە؟ وڵی جیاوازی ئەوەیە ئەو ئیسش دەو مەسافا کە تەنکەرەکە سووتیا ئەوە هەڵوەشێغیتر لەمە لەی ساقا ئەو ئەمە وایە کاریگەری ئەو سووتانی و تەنکەرەیە ناوەڕاستەکە چی تا تێتە خۆرە چوار پێنج من هۆڵی تایە من هۆڵەکانی وابزانم گیریا لەم لاولاوە وەختی خۆی ئەم شەریکە بۆری ئاوەکانی دروست کرد شێتە ناو من هۆڵەکە لە من هۆڵەکەەوە تێدە دەڕۆیسە من هۆڵەکەی گیریاغ لەم حەنەش تەنکەرەکە سووتیاغا هەموو چیمەتۆکەی سووتانیە سووتانی و تەپانیەسی بۆیە خراپبووە ماوەیە لەمە پێش دەستکاریان کرد ئەمە خۆی شەریکێکی ئەژنەبینی بەخوا شەریکەی خۆمان ناتوانێت دەستکاری بۆ جیاوازی هەیە نازان بڵێم چیساوارێ ئەو ئەژەنبیانە تقریبن من بیرم تێوتنی لە دروستکریاوە تا ئیسا و چیمەتەوە تەکانی نەخواردووە ئیتر نازانم چیمەتۆکە ئەوان ئاسنە فۆڵایە چییە خۆمان کوالێتەکەی باش نیە وڵی توالێتەکەی یاتر باشوێ یا باشنوێ ئەوانەی کە دروستیەکەن دڵسۆزانە شتەکە دروست ناکەن ینی ئەوە دروستیەکەن تقریبن مانیە دوو مانگ سێ مانگیش بکوتر هەڵوەشی هەم پارێتری ئەم تونێلە زەختێکی زۆری لەسرە سلێمانی و هەڵەبجەی شەید و قەزاو ناحەکانی هەڵەبجەی تازە و زەڕایەن و کەلار و هەموو ئەمانەی لەسرە ئەم تونێلە هەمووی کیلۆمەترێک نابێ 1000 متر تقریبا 127 مترە بۆ ئەم مەسافە بچووکە ناتوانن بە شێوازێک چاکەن خەڵک تر ئەوە نەناڵێنێ بەدەست وڵی ماوەسە گیان دەیتر حکوومەتەکەی و ئەمە هەریەمە و ئەگەر ئەوان دمە لە توانای فەقیرە نییە لە توانای خێرخوازە نییە ئەمە بجێکی باشی گەرەکە دەستکاری بکەیت و ئیتر ئەوان نیکەن خۆ دەسە ڕۆیشتنی تەنکەرە نەوتەکان بەناوم تونێلا ئەو زەختە زۆرێکە لەسەر ئەو کۆنکرێتە دروستیەکە نابێتەوەی خراپبوونی ئەم تونێلە وڵی مامۆسەگیان لە زەڕایان و دەرەچی هەتا تێتە دەربەنی خان لە ساڵێکە سێکڕ ئەو جادە قیرکە چاکیکە ئەو تەنکەرە ئەو شاهێنانە تێکێدن ساری بچوو و حاتی زەحمەتی هین نادا جادە نادا ئەی تەکابرە تەنکەرێکە 50 تەنی لێدا لەبانی ئەم بەرە خۆرگانە دەیدەی قیر چییە قیرش لە مەنیەکە و چەوە تێکەڵ یەکەی زەختی زۆری لەسەر و ڕایەکەشەی باتەوە ینی بەڕای تۆ ئەبێت جیا بکرێتەوە ڕێگەی تەنکەر و لۆری لەگەڵ ڕێگەی وڵی ئەمان ئەگەر ئەویان بکردایە خۆ شتێکی چاک بوو سا و ڕێی ناو تاقەیە بەخوا ئایسش تەنکەری پیابێ شاهینەی پیابێ ئاو نەزەحمەتی سارەکانیان نادا ئەپێچێنە ئەم شاخە تەماشاگە ڕۆژی 4 و 5 ساریان هەڵە دێرێ لەم شاخە دەی بابەتولیۆ قەسەم بەخواوە نزیکترە بۆ سارە گەورەکان نەک بۆ بچووک دەی نایکەن کابرا یەکێ نییە بتوانێت قانونی دامەرجێنی بێژە با ساری گەورە لێرەوە بچێت و با بچوو لێرەوە بڕات ئەوە جادەکە تەماشاگەی خۆتان لێدەندا هەمووی هەڵوەشیاوە لە ساڵەکە سێکەر چاڵەکان پڕکەنەوە استیفادەی چەندێک مودەیەکە کە تۆ ئەم هێڵە بەکارێنی ینی شۆفێر نزیکەی 8 ساڵم هێڵە باڵێ باشە کێشەکانی تونێلی دەربەنی خان چیە لای تو وڵای تونێلەکە لە زۆر دروست کراوە و کۆن بووە و تەنکەرێکی تا سوودا بەشی زۆری خراپ بووە بەڵێ ئەو تەنکەرە سوودا قیرەکەی هەڵوەشان ئەمجار چیمەندوقەشی زۆری یاڵتەکاندا تونێلەکەش هەمووی بە دووکەڵی ڕەشێوینە هێشتای شەردی ها گۆرگەیتیانە دووسێ منهۆڵیشی لە ناوەڕاستە خراپ بووە پلێتێکیان لێدا بەس پلێتەکە بچووکە ئەوش تێک چوو ئەم زەختە زۆرەی کە لەسەر ئەم تونێلە هەیە بۆ نەتوانرا ئەو مەسافە بچووکەم تونێلە بە شێوازێک چاکەن کە خەڵک شۆفێر ئیسراحەتی لێ بکە وڵی تا دوێ ئا گرتووانە بەس وا چاکی ناکە لە جاحت بێرێ خۆکارەکەی ئەوەی وڵی نازان بڵێم هەڵەوەشی بەچی مۆتۆر چایەکەم دوای هەڵەوەشی ساری زۆری بیادێ ساری گەورە زیاتر ساری گەورە تەسیری دێخە بەڵێ ئەنی ئەو پێ دوایێت ئەو تەنکەرە نەوتانی کە بە بەردەوامی بۆ زەختە زۆرەوە چنە سەر کۆنکرێتی ئەو تونێلە هۆکارە بۆ ئەم تونێلە ئاوە بەردەوام تەنکەرانە زەختی زۆری لەسەر ئەمە عەدەن ئیسحامەنێنەوە قەرەباڵغی دروستەکەن بارەکانە قورسە قیرەکەی شلە لە هاوی ناشلێتەوە و ڕێگەڵە دروستەکە ناوتنێ لەگەژ ئەو تەنکەری تاسوودا پێشەوە باش و بەس لەوەتی ئەو تەنکەری تاسوودادەی 200 متری خراو کردە لەمە خواری باشترە ئێستاش هەر لەسەری ئەوەوە خراو بووە ئەم خوارێ عیبینە بەس لەسەری ئەوە خراوە هەنە جاحەت ناری ئەمە سێ جار چای کرد ئەڵێن ئەم ڕێگەی دەربەنی خانە بە ڕێگەی مەرگ ناسراوە حادیسە ئەوم شتانەی زۆرە بۆ تایسە نەتوانراوە پرێ بە دووسایی دەم ڕێگەی دەربەن وڵی ئەو کۆمپانیا هاتن ئیتر لەوەتەی شەڕی داعاشا دەتا ئێستا وەساوە ئێستش ئەوە 4 مانگە بەس بەردەم نواڵەکانی زەڕان 4 مانگە هەن لێوە هەر لەوە ئاگی ناکرێن ناڕوە ناوەڵات تاوا نابێت هێڵی کەلار سلێمانی بەشی زۆریان تەواو کرد تا باوان و ڕاتەیەش بەلازاری ئیشی دێکەن بەس ئەمە ئیشەکان خاوە باشە ڕووداوەکانی هاتوشۆ لەم ڕێگەی دەربەنی خان چۆن وڵی ڕووداوەکانی هاتوشۆ هۆکارەکەی ئەوەیە ساری گەورەی زۆر لەسەرە جادەکەش یەک ساییدا جادەی ساڵی 50 و 60ەکانە هیچ جادەی بەڵێ جادەی کاتێکە هەمی بیستارەتیانە بۆم خەتە ئێستا بە ملیارها سیارات کوردستان و ئەمجار خەتیشی زۆری لەسەرە هەر لە سلێمانی و کەرکووک و
پێنجێن و هەڵە بجەوەمانەوەکشی بم مەرزی نێودەوڵەتی پەرۆزخانیشی هەر بەڵێ ئەوشی لەسەرە ئەوشی لەسەر ڕێگەکەی ئێوە بۆ کەلار چۆن وڵای ڕێگەکانمان ئێستا ئەگەر ئەو کۆمپانیا ئیشی لێکەن ئەگەر بەردەوام لەسەری ڕێگەکانمان باشە بەڵام ئەگەر بەردەوام لەسەری ئەمڕۆ حادیسێ ڕوویدا ئەمڕۆ حادیسێ ڕوویدا بەس ئەگەر ڕێگەکە ئێستا حالێن خەریکن ساڵی پێشوو خەریکن و وازیان لێ هێنا بەڵام ئێستا ئەگەر بەردەوام بن لەسەری ڕێگەکە یەکسایدە ئێستا ئێستا ڕێگەکە یەکسایدە هەتا ئێستا نەبوو بە دوو ساید هەتا ئێستا نەبوو بە دوو ساید بەس ساڵی پێشوو یعنی باش ئیشیان لێکرد بەڵام وەستاندیان ئیمساڵ ئیشی لێکەن ئەگە ئیشی لێ بکەن ئاوا بەردەوام من خەریکی ئەو ڕێگەیان کە بیکەنەوە دوو ساید وڵی تقریبا 2 مانگ ئەبێت ینی پێشتر سمانی ساڵی پێشت باس ساڵی پێشوو تقریبا ئەو 4-5 مانگ خەریکون باشە ئاستی ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر و ڕێگەیە چۆن ئایا ڕوودا و زۆر تا ڕۆدای خودت کەمە وڵی تەمان ڕوودا و زۆر ڕوودار لەبەرەوەی بە حکمەوە یەکسایی دەجادەکە جادەکان ژمان شەڵات تاسە و چی زۆر ئاتیا و چاڵوچی زۆراتێ بۆیە ڕۆدا ئەو چاڵ و چۆڵی یانەی ئەو شتانی کە لەو جادانە دروستە بێت هۆکاری چییە هۆکاری با بڵێن خراپی کوالیتی ئەو خیرەیە یاخود زەختی زۆر لەسەر ڕێگاکە یاخودی ئەو بارە قورسان و با بڵێن تەنکەرە نەوچ ئەوانە هیچ هۆکاری چێم جادانە بە شێوازێکی ئاسایی نامێنەوە ینی بە بەردامی لە خراپبوون وڵای حتمما یعنی هۆکاری سارە زۆربوونە ئەو بارە ئەو هەموو تەنکەرە ئەدا لەو جادە تەبعاً هۆکاری ئەوەیە بۆیە جادەکەوە لێ ئەو ڕێزە زۆرەی کە بۆ کۆبیینی تەنکەنەوت بەم ڕێگانە ئاچێ بۆ مەرزی پەرۆزخان و کەلار و چۆنانە لە داهاتی ئەو تەنکەرە نەوتانە بۆ نەتوانراوە تا ئێستا ڕێگەکان بە شێوازێک چاک بکرێ کە هەم بۆ تەنکەرەکان خۆیان کە نەوتەکە پیاگوازنەوە بۆ تۆیکی شۆفێریش تۆزێ باشتر بێت لەزێ وڵی هەموو کەس ئاواتی ئەوەسە عنی ڕێگەکان بەس بە قسەیەمە ئایا چارەسەر ئەوێ تا ئێستا وەکو شۆفێرەکان هیچ داواکارێکتان کردووە چوونەتە لایانی پەیوەندیدار داواکاریتان گەیان دەبێت وڵی ئێمە وەکو شۆفێران داواکاریمان نەکردو تا ئێستا نەما وڵی داواکاری ئەنی تۆ داواکاری بکەی ئەگە قسە نەکەن ینی داواکاری چی بکەیت بەس ئێستا باشە ینی ئێستا حالەن خەریک ئومێدتان پێی نییە داواکاریش وڵی ئومێدمان ئەگەر ئاوە بەردەوام لیسە ئەم کۆمپانیا ئومێدمان پێدی بەڵام ئەگەر بەردەوام نەبوون ئومێدمان پێنی حەزیزان ئێمە ئێستا لە ناو تونێلی دەربەنی خانین لە پشتمانەوە ئەو ستافاندا زیارە خەریکی کارکردن کەوا چاڵ و چۆڵەکانی ناو تونێلەکە چاکەکەن هەرچەندە ئێمە حەزمان کرد لەگەڵیان قسە بکەین و لێدوانمان بۆ بدەن بەڵام بەهۆی ئەویان ناتوانین لێدوان بدەین نێڵا کە لێدوانەکانیان وەرگین بەڵام کە بۆ خۆم قسەم لەگەڵ ئەندازیاری نۆژەنکردنەوەکە ئەندازاری چاکردنەوەکە کرد وتی هۆکاری دروستبوونی ئەم چاڵە گەورانە لە ناو تونێلەکە بوونی کانی لە ژێرەوە ئەو کانیانەوەکەن ئەم شوێنە بە بەردەوامی خراپ بێتەوە وەکوارێکی تریش کە واکە چاڵەکان بەردەوام ئەم تونێلە بە خراپی یان بە چاڵی گەورەی یا دروست بێ بوونی ئەو تەنکەرە گەورانەیە تەنکەری نەوت کە بە ناو تونێلەکە ڕۆنزەختێکی زۆر لەسەر شوێنەکە دروستەکە لە ژێرەوەی شکانی ئەمە بێتە هۆی دروستبوونی ئەو چاڵە گەورانی کە لە ناو تونێلەکە دروستبوون و ئەمەش کێشە بۆ هاتوچۆی شۆفێرەکان دروستەکە لە ناو تونێلەکە ئەوەی لێرە خەڵکە کوشت و بینارە بە باڕاکەم لە جەبەکانی داعاشەوە خەڵک کوژرا سەری دەربەنی خانش لە خوارەوە هەم نۆژەنێکەوە وێنێش بۆی بمە لەرزەکەی پارەوە تێکچوەوەن کاگەوان ناکەم بۆ نمونەتوانێت پلان دانیە من سەدی دەربەنی خان کاتێک چاکەم کە تونێلی سەرەوە نەخەم من بیرم تێوتنێ دروستکردیاوە تا ئێستا و چیمەتەوە تەکانی نەخواردوو ئیتی نازم چیمەتۆکە ئەوان ئاسنە فۆڵایە چییە؟ وڵای تا ئێستا دووسێ جا ئاوا گرتووانە بەس وا چاکی ناکە لە جاحت بێنی من خۆم ئەمڕۆ یان بەتنێلەکە دوو کیسە چیمەنتۆ و هەنێ لەمو چیمەنتوان هاوتۆزی تاسەکان پڕەکەن و ئیتر هەم ئەیکەنەوە بۆ خەڵک هەم پاشماوەکی خراپ بێت کەشتی هەر شتێ بەسەر شو بەسەرەشیە تەمەنی ئێمە پیر بووینەوە تەواو بۆ ئەوش پیر بووە والله بحسب بارك ججن قربان حول جماعة وازن لي هاول نروح يعني ام ججنم دسال بكروت ولا صار شيء ليك قام تنێلە کێشەمە هیچ زمان شتەکەی بەسەر چووە کۆت ینی قایمقامیش باسی کرد قایمقامێکی لە راپۆرتێکی لەسەردا هیچ زمان شتێکی نەماوە ئەم خەڵکە لە بینی خۆی ئایا بە ناویە ئیتر کێشەکەش ئەوەیە لە ڕێگۆ ئیشەکە چارەسەر ناکرێ ینی بۆ نمونە چەندی ساوە دوو من خۆم ئەمڕۆ یان بەتنێلەکە دوو کیسە چیمەنتۆ و هەنێ لەمو چیمەنتوان هاوتۆزی تاسەکان پڕەکەنەوە ئیتر هەم ئەیکەنەوە بۆ خەڵک هەم پاشماوەکی خراپ بێتەوە کارەکە بۆچی خراپە بۆ شتانی کۆنکرێت یانەوە بۆ خراپ بێت ئەی کاکە وە کارەکە و کۆنکرێتەکەی خراپە و ئیشەکان بە خراپیەکانی نەبۆچی خراپ بێتەوە باشە ئەم
تونێلەوە کووت زەمانەکەی تەواو بوو 1950 دروست کراوە و ئەوەی کە من بیستمە گرنتی 50 ساڵێکی بۆ ئێستا تەواو بوو باشە ئێستا حکوومەت دەبێت چی بکات تا کۆم تونێلە دانەخرێت کە زەختێکی زۆری لەسەرە کەلار و سلێمانی و مەرزی پەروێزخان و قەزاوناحەکان و هەڵەبجە شێت هەموو ئەمانە لەسەر ئەم تونێلن حەلی چییە ئەم بابەتە ئەم هاتوشەوەی چۆن حەلە بێت والله بەڕای من هیچ حالێکی نییە ئەبێت سەر لە نوێ ئەم تنێلە نوێژەم کرێتەوە باش بەینێکی باش بە قیرێکی باش بە موادێکی زۆر باش لەبەرەوەی ئەو تنێلە زۆر زەرورە بەڕاستی ئێستا ئێمە لەسەر شەقوا چۆکەین ئەوە دوێنێ گڵابێکی شوتی کەوتە خوارەوە ئەمڕۆ ترێلەیەک مەقەسی کردووە ڕێگەوا لێگیراوە چونە تەنێلە خوارەوە لە بچۆ تازای ئەمڕۆ داوانەی باس بەڵێ ئەم تازای ئەمڕۆ ئەمڕۆ لە سێمانی گەڕامەتەوە کێشە ڕەگی ئیشەکە لە چیایە ڕەگی ئیشەکە لەوایە موادێکی باش بێنن قیرێکی باشی بکەن و هەنێک گڵۆپ و شتی باشی بۆ دابنێن ینی بەڕاستی ئەجا کاکەی بڕۆ چوومەتە تەنێلەی خوارەوە ئەڵێ بچۆت نێری سەر لە تنێری سەرۆڵێ ئیشی تاکەم چۆرە بۆ ئین لەبێت لەسەرۆ شاخە گیراوە ینی ترم خەڵکە ناسەی دەشێەوە نازانێت چی بکە ئەی شتێکی تر کە ئەزانین کە ڕێگەی سلێمانی دەربەنی خانە ئەم ڕێگەی بە ڕێگەی مەرگ ناسراوە ئاسی ڕووداوەکانی هاتوشۆ لەسەر ئەم ڕێگەی چۆنە ینی ئەوە کە شۆفێرن ئەیبینن ڕۆژان وڵی ئستاز خۆی دوو شتە یەکەم پابندەمون یاسایشی تیا ینی بەڕاستی ساقان شۆفێرەکان پابندبووین یاسا هەنێ جێبەجێ ناکەن لە ڕاستیە چونکە بەڕاستی دوی بینی یەکساییدا پێشولەوە دیار نییە نابێت دەرچوونکەی وڵی کە ئەم ڕێگەی باش نییە بە شۆفێر بۆ خۆی زیاتر وریابێت بۆ زیاتر وریابێت چونکە خۆی یەکەم دوو ساید نییە دوم چاڵە چۆڵی زۆرە خۆی ڕاستە هۆکارێکشە دووەگە جادە باش بێت و یعنی دوو ساید بێت طبعا يعني حادثەکەمە بێت لە سەدا 60 بەڵام لە سەدا 40 خەتای ئەو سایقانێت چونکە ڕێنماکان جێبەجێ ناکەن بەڕاستی ئەی جگەلەوەی کە باس ماکرم جادەی دەربەنی خانە بەم شێوازەیە ئەو تەنکەرە نەوتانی کە مەم ڕێگەیە ئەچن بۆ مەرزەکان زەختێکی زۆر لەسەر جادەکە و قیرەکە دروستەکەن ئەمە کاریگەری خراپی نەبوو لەسەرەوەی ڕێگانە زوو خراپێتەوە بە تاکید وایە ئەنی تۆ ئێستا بۆن من ئەو تەنکەرە کاکە پڕە لە نەفتا يعني ئەو بارێکی زۆر قورسە تەکسیانەیەوە زەختێکی وا دروست زەختێکی وای نییە نەوت تەکسیانە ئەو گڵابانەش کە بۆ من گڵابانش ڕۆژان ئەو پەڕی کەمیان نەدابە بەس نەوتەکان بە بەردەوامی ینی ئەوەی ئەم چین شۆفێری ئێرانی شۆفێری عێراقی بە بەردەوامی ئەدەم ئەم جادە دنیا ماشڵا گەرمە قیرەکەی باش نییە نەرم بێت و ئەوش قورسە چاڵەکان دروستەکە و زەختەکە لەسەر جادەکە دروستەکە کوێچی کەلار لەکوێوە ڕۆی هەڵا لە زەڕایەن و هاتم ڕوم بۆ کەلار ماڵتان لە زەڕایەن لە کەلارم زەکەلاری بۆ دێنی هاتی بۆ زەڕایەن بۆ بەڵێ باشە کە بەو ڕێگەی کە لە زەڕایەنەوە دێک تا ئاگەیتە کەلار بە ڕێگەی دەربەنی خان و تونێلەکەیت ئەم تونێلی دەربەنی خانە بۆ بە بەردەوامی کێشەی هەیە هۆکارەکەی چییە؟ هۆکاری ئەوەی ئەڵێن وعیدی تەواو بووە بۆ ئێستا وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بۆ 25 ساڵێکی حکومڕانە وایە بیریان لەم کونە بکردایەتەوە ئەم ڕێگا هەر ڕمێدەوە ئێستا تەعمیریش ینی بەلایەکەی تەواو بوو باڵێ قوربان کەشتێ هەر شتێ بەسەر چوو بەسەرەشیە تەمەنی ئێمە پیر بووینەوە تەواو بووە ئەویش پیر بووە 1950 دروستکراوە تونێل قوربان گیان من باوکم ماوە لە حەمدوللا 150 ساڵ تەمەنێت دەڵێ ئەم تنێلە دروست نەکراوە بەم ڕێگا ڕۆشتم بۆ هەڵەبجە ئەم بەحرە نەبووە بەس ئیستا ئەوانەی ئەندەزیارە و کە لە سەریان خۆندووە مەعیدی تەواو بووە ئەوێ بیر لە کونێکی ئەم شاخە بکەنەوە دووبارە باش نۆژەنی بکەنەوە بەخوا نوێژەن چارەسەر نییە وەگەوە وایە من بۆی بۆ دکتۆر و تۆزێ تعمیرم بکەیت باشە بۆچی زوو ئاوا نین یەکەن چاڵەکان پڕەکەنەوە بەڵام بە بەردەوامی هەردیسان خراپەوێتەوە ئەمە حەلی چییە چۆن حەلە بێت ڕۆژ لە ڕۆژ بێ سیارە زۆرە بێ ڕۆژ کەەوە ئەم هەموو نەوت و ئەم هەموو تەنکەرەوە ئەم هەموو نەقڵ بەرێ لێراوە ڕوا ئەو ساجاران لەمانیەکە بەقە ڕۆژی ئیمڕۆ سیاری پیانە ڕۆی ئێستا تنێ لێ بەش ناکە ئێوە تنێ لە تریش دروستکەن دوای ئەم تەنکەرەنەوتانە زەخت لەسەر ئەو جادانە دروستبانەوە چەند تەنکەر لەم کوناگری تێبەر بوو سووتا ینی تۆ شتێکدارە ڕژ بۆ ناوکە شتێ بسووتێ ینی چییە سوێت ینی بەڕاستی من پێم وایە ئەوەی ئستادیام شاخە دووسە سیارە ئیمڕۆ قەڵبوو بە دۆ لەم ڕێگا ینی بەڕاستیە قیوایە مەروری دەربەنی خان ئەم ڕێگەی قەراق بکەنەوە با لێراوە خەڵبڕا خەڵ غەریبە بۆم هەموو سیارە لێرا قەڵبوو بێتەوە ئێستا من دووسێ ڕووداویان کرد کە ئەمڕۆ دوێنە بۆ زەین بەو خەڵکاتێتەوە ئەم جارە هەنێک کێشەکانی من سایقیش نیم هیچ دروشمێکی ئەلەمەی
لادوانەی جادەی تیان نییە ئەوەی ئەو دیوە ئەو خەڵکە گشتی غەریبە گشتی خەڵکی ئێرانە خەڵکی تورکایە خەڵکی دۆک و زاخۆیە حەقی وایە یان مروری بۆ دانێن یا عەلەمی بۆ دانێن یا گوڵبی بۆ دانێن کەوا ئەوە سەهمێک وە چەند سیارە کەوتنەوە بەحرەوە ئەو هەموو هینانە گشتی هەبووە ژینگەیەکی پیس بۆ دەربەنی خان ینی بەڕاستی دەربەنی خان حەقی شوێنێکی گەشتیاریە هیچ گەشتیارێکی پێوە نابینم ئەوە ئەم تەکسیە و ساگە خەتەکەی 2 دەفتەر و نیوە کرد 3 دەفتەر و نیوەکەکە ینی ئێمە بگڕێن و دوایە بچین بۆ پێشەوە خەڵسەردانی دەربەنی خان ناکە باش ئەی ڕێگەی کەلار چۆنە ینی لە دەربەنی خان و کەچی بۆ کەلار ڕێگەی کەلار و دەربەنی خان ڕێگەی مەوتە ینی تۆ هەر خزمی خۆم زیان 50 کەس لەم ڕێگا مردووە ئارەوەڵا کوڕی خۆشم هەر لەم ڕێگا تیاچووە ینی بەڕاستی ئەم ڕێگا ئێمە خەڵکی گەرمیانین هەموو پێویستادەکانمان بۆ لە شاری سێمانیە ڕۆژانە ئەوێ ئەگەر لە ڕۆژانە من حسابم کردووە زیاد لە 1000 کەسە تا 800 کەسە ڕۆ بۆ شاری سێمانی ئەوەی هەر بە تەکسیات و بە پاس ینی بۆ ئێمە هەموو شتەکانمان هەر لە سێمانی بێ بۆ لە گەرمیانە نەبێت دکتۆری باشمان نییە بەڕاستی تایبەتی شاری کەلار بۆ خۆی شوێنێکی گەورە و استراتیژیە ناوەڵای ئێمە هەر دکتۆری سەر نەخۆشێکمان بێ بۆ شاری سێمانی 42 ساڵە من لە شاری کەلارم هەر پێویستمان ئەوەی پێویستمان بە دکتۆری سێمانی جەناب ساخی بەڵێ ساخی چ ڕێگەیەکی خەتی کەلار دەربەن بەڵێ ڕێگەکەتان چۆنە ڕێگەکەمان حتا بێژی خراپ لە چیە لە شتێکی خراپ دوایەوە ئیشی لەکەن سەرجادەکان ناتوانین بە کەیف خۆت سایقی بکەی هەمووی چاڵونە بەس لیان پڕۆکرێ بەڵام هەروەکو خۆی نییە جادەمان بۆچی ئەم جادانە بە بەردەوامی خراپێ بە تایبەتی ڕێگەی کەلار کە مەرزی نێودەوڵەتی پەرۆزخانێکی لەسەر وەڵاهی سارەی قورسها لە سەری دوایەوە سارە قورسا سەری ناتوان نوێژێنیکەن و مەسەن چارێ بکەن پینەکەن چاڵچاڵە پینەیەکەن و ئەیتر دوایەوە باران بارێ هەم هەڵێداتوە سارە قورسدا بەسەری هەموو هەڵەتەکەوتە هەڵەداتەوە هەمووی کۆزانانی ئەم ڕێگەیە تەنکەرەنەوتەکان زۆر بە ئەم ڕێگەیە هاتوچۆکەن بۆ مەرزەکان نەچن ئەو تەنکەرە بۆ زەختە زۆرەوە کە بەم جادانە بۆ ڕێژە زۆرە ڕۆن نەبووتە هۆیەوەی کەم جادانە بە بەردامی هەموو عالەمەزان نەگەمەوە کوستایق باسی بکەن عالەمەزان مسافرەزانێکش بەرەوەڵە هەمووی هەتا ئەمە جارێ وایە ئەم وەختانە ئەڕۆن و ناتوان لێخوڕن 4 و 5 دەمیان بەسەریەکۆیە و مەجال نادەن یعنی ناوشکە بڕۆی دەرچیت ئەبێت لەسەر خۆی وەک گوێری ئەوان بشت باشە حکومت بۆ تایسا ئەو زەختە زۆرە لەسەر ئەم جادەیە بیری لەوە نەکردوەوە ئەم جادە بکاتە دوو سایدیان بە شێوازێک بکە خەڵکی سراحەتی لێ وڵا بە حەساب پارەکە جژنی قوربان حەوت ڕۆژی ما وازیان لێ هاورد ئمڕۆ یعنی ئەم جژنەم دەستیان پێکرێتەوە لە سار ئیشی لێکەن نەوەڵاوەی سە تازای تر بۆ بڕبڕ ئیشی لێکەن بۆ مانگەیکەن و 4 مانگ نایکەن 3 مانگ ئەوەسانێ حکومە دەزانێت لەواچە پارە نەدەن مقاولەکان پارە نەدەنێ هەتا من سایقم پارە نەدەنێ دەرناچم لە گەراج یا بە خاڵی ڕۆمۆ یا حیج نابۆم و ڕۆمۆتەوە پارە ئیشەکە کە پارانەدەنە چی بکەنەوە ڕووداوی هاتوچە چۆنە لەسەر ڕێگاکە ئایا ڕوودا و هیچ ڕوویداوە بەم هەر ئیمڕۆ لە ئەوەی ئاوایەکەی کوێ پێش لای خۆرخور لای ماڵی کاقا 4 سارەیە 5 سارە بە یەکاندا و بە یەکەدانێکی چۆنیشت بەڵێ هەر ئەمڕۆ بریندار و وەستا من بەزم بریندار چ بەڵام سیارەکان زۆر یعنی دیار بوو بە بەرچاومانەوە وێران بوون بەڕاستی ئەوەی لێرە خەڵکە کوشت و بینارە باڕاکەم لە جەبەکانی داعاشەوە خەڵک کوژدا سەدی دەربەنی خانش لە خوارەوە هەم نۆژەنێکەوە وێنێش بۆی بوومە لەرزەکەی پارەوە تێکچوەوەن کاکەوا ناکەم بۆ من ناتوانێت پلان دانیە من سەدی دەربەنی خان کاتێک چاکەم کە تونێلی سەرەوە دانەخەم من بیرم تێوتنێ دروستکردیاوە تا ئیسا و چیمەتەوە تەکانی نەخواردوو ئیتی نازم چیمەتۆکە ئەوان ئاسنە فۆڵایە چییە؟ وڵای تا ئێستا دووسێ جا ئاوا گرتووانە بەس وا چاکی ناکە لە جاحەت بێنی من خۆم ئەمڕۆ یان بەتنێلەکە دوو کیسە چیمەنتۆ و هەنێ لەمو چیمەتوان هاوتۆزی تاسەکان پڕەکەن و ئیتر هەم ئەیکەنەوە بۆ خەڵک هەم پاشماوەکی خراپ بێت کەشتی هەر شتێ بەسەر چوو بەسەرەشیە تەمەنی ئێمە پیر بووینەوە تەواو بۆیش پیر بووە وڵا بە حەساب پارەکە جژنی قوربان حەوت ڕۆژی ما وازیان لێ هاورد ئمڕۆ یعنی ئەم جژنەم دەستیان پێکرێتەوە لە سار ئیشی لێکەن ئەزیان ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی ئەو کەسانە بوو کە بە ڕێگای دەرمەنی خان و تونێلی دەرمەنی خانە هاتوچوانە کرد کە هۆکارەکەی باسیێوانە کرد کە ئەم تونێلە مودەکەی بەسەر چوە ئەو زەمانەی کە کاتی خۆی لە دروستکردنی تونێلەکە هەبوو ئێستا بەسەر چوە و
بەڕادێکی زۆر کۆن بوو ئەو زەختە زۆرێکی کە لەسەر تونێلەکە هەیە ئەو تەنکەرە نەوتانەوە ئەو لۆرە گەورانی کە هاتوچۆکەن و لە مەرزەکانەوە هاتوچۆکەن زەخت لەسەر ئەمجادەیە دروستەکە و بەداخەوە زۆر جار ڕووداوی هاتوچۆی لێ ڕوەدا هەرچەنە ئێستا خەریکی ئەوەن کە ڕێگەکە بکەن بە دووسایت بەڵام بەهۆی ئەو قەیرانی دارایی کە پێشووتر هەبوو وەستا بوو ئێستا کەمکەم خەریکە بن و بەڵام دەم و داوەستن کە باسییان لەوە کرد بەداخەوە سەر ڕای ئەو بجە زۆرەی کە لە کوردستانە هەبووە نەیانتوانێت ئەم ڕێگەی کە ئەو زەختە زۆری لەسەرەوە چاکی بکەن کە لە ئەمڕۆ دوێنێ شابەوەی ئەوەی کە تونێلەکە گیرابوو لە سەر شاخی بەرانانەوە چەندین ڕوودا و ڕوویداوە ئێمەش داواکارین هەر لێرەوە دەنگی ئەم هاوڵاتیانە بگاتە لایەنی پەیوەندیدار و ئەم ڕێگەی و ئەم تونێلە چاک بکەنەوە تاوەکو گیانی هاوڵاتیانیش پارێزراوبی پێم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.